ئەم زەویە وشکوبەرینە تا چەند مانگێکی دیکە بە گوڵە زەردەکانی گوڵەبەڕۆژە خۆی دەڕازێنێتەوە. ئێرە دەبێتە ژوانگەیەک کە تێیدا گوڵ و ڕۆژ دەست لە ملانی یەکتر دەبن. گوڵەکان بە ماچی هەنگەکان لە خەو هەڵدەستن و خۆر بە تیشکەکانی پرچی زەردی گوڵەکان شانە دەکات. تۆوی گوڵەبەڕۆژە دوای 15 ڕۆژمانەوە لەژێر ئەم زەویە سەختە تاقەتی نامێنێ، بۆیە پەلکە سەوزەکانی بەرەو ئاسمان بەرز دەکاتەوە تا خۆردەستی بگرێ و لەژێر ئەم زەویە سارد و سڕا ڕزگاری بکات. خەریکی تەنکەکردنی ئەو گوڵەبەڕۆژە پڕە دەبێت تەنک بکرێت. ئێستا ئەوە زۆر پڕەوە دەبێت ئەوە هەموو تەنک بکرێت بۆ ئەوەی جوان بێت. ئەوە ئێستا ئەوە دەبێت هەمووی مەسافەی 20 سانتیم لێک دوور بێت، 20 بۆ 30 سانتیم لێک دوور بێت. یەکەم جار ئەگەر دەیچێنین بە پڕیشین دەبێت و زەعیفە ئەگەر تەنک بکرێت جوان دەبێت و هەم سەرکەکەی جوان دەبێت، هەم دنکەکەشی جوان دەبێت و بازاری باشتر دەبێت، قارتۆری ئەستور دەبێت و سەرکی گەورەتر دەبێت، ڕەنجی جوانتر دەبێت. گوڵەبەڕۆژە کە بە گوڵی ئومێد و ئارەزوو ناسراوە تا 3 مەتر بەرز دەبێتەوە و گەڵاکانی سێگۆشە یاخود هێلکەین. درێژی هەر گەڵایەکی دەگاتە 40 سانتیمەتر و 15 بۆ 20 سانتیمەتریش پانە.
ئەوساڵ بە کاکشوانە مسۆگەری کرد بای ئەوسا ئەرە وەڵا ونیە لەکن ئێوانی بێت ساڵە خۆی تووە ساڵەوی کە ناخۆن لە ئەوە حەق خۆی وەرگێت ئێرە دەشتی بتوێنە دەشتی گوڵەبەڕۆژە گوڵەبەڕۆژەکانی ئەم ناوچەیە لە سەرەتای گەشەکردن ئاوی کەمیان پێویستە بە گەورەبوونیان تەنیا کانیاوی سارد و سازگاری سەر و چاوە تینوێتیان دەشکێنێ ئەو بشکێنم قورآن بە هەردووتانی میکنە باشە یەکەم ئەیس بێنە هنا 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 tamam değil خلاص نادي عايزين تقول انا وليتي عم دعسم في بعض گوڵەبەڕۆژە تا کاتێک گوڵپەڕە زەردەکانی نەکراوەتەوە وەک سەماکارێک بە شوێن ڕۆژدا لە ئاسمان دەسوڕێتەوە لەگەڵ گەورەبوونی لەو سەماکردنە دەکەوێ و گوڵەکانی بۆ هەمیشە ڕوو لە ڕۆژ هەڵات دەکەن لێرە هەنگ و گوڵەبەڕۆژە ئاشقە و ماشقەی یەکترن بەیەک نایان کرێ و تا ئاوابوون لەگەڵ یەکتری یاری دەکەن گوڵەبەڕۆژەکان کۆ ئەندامی زاوزەیان نییە و لە ڕێی هەنگەکانەوە گەردە پژێنی دەکەن ئەم گوڵە پان و زەردە لە 6 هەفتەی ڕابردوو ئەوەندە گەورە و قورس بووە کە نەتوانێت سەری بەرز بکاتەوە و چەپکێ لە تیشکی ڕۆژ بە گوڵپەڕە زەردەکانیەوە گرێ بدات ئەمە دوایین ئاوابوونی ڕۆژ و ماڵ ئاواییکردنی گوڵەبەڕۆژەکانە سبێ ڕۆژێکی جیاوازە داسی دەستی جوتیارەکان کۆتایی بەم ئەشقە دەهێنێت و سەر بە گوڵەبەڕۆژەکانەوە ناهێڵێت ترانسکار لێ مەکەنەوە
بیتوێن بە هەم گڵۆبەڕۆژێکی زۆری لێ چێندرێ ئەویش بەهۆی ئەو ئاوەی کە ئەو ئاوەی لەسەر و چاوێ ڕادێ ئەو گوندانە هەموو پێ بەراو دەبن چواقڕنە و گرجانە و قەرینیاغایە و بەڵام بەهۆی ئەو ساڵ ئاوەکەش کەم بوو گڵۆبەرۆژێکی زۆری چاندراوە کێشە و گرفتێکی زۆرمان بۆ هاتە پێش ئێمەش کە گڵۆبەرۆژە بەرهەم دێت بەڕاستی کوێرەوەرێکی زۆری پێ دەبین بەڵام حکوومەت هیچ هاوکاریمان ناکە ئێمە بە هەرەوە ئیشێ دەکەین بە هەرەوەز لێ دەکەینەوە و بەڵکو ژن و پیاوەکان زیاتر پیاوەکان بە ڕۆژانە شەوانش ئافرەتەکان لەگەڵمان لە کوتانەوەی و بەڵام دوای ئەوەی کە ئەو حەزێت و ماندووبوونی زۆر دەبینین بەڕاستی هیچ بەرهەمێکی وانە لەبەرەوەی حکوومەت بە ئەوەشی وا لێما وەرناگری لەبەر ئەو گڵۆبەڕۆژە ئۆباما و سووری کە لە وڵاتان ڕادێ بەڕاستی پشتی ئەو گڵۆبەڕۆژەی مەدەشکێنی ئەو گڵۆبەڕۆژەی خۆمان تامی خۆشترە ئەوە کە بەرهەمێکی زۆرمان هەیە بەڵام لەبەرەوەی ئەو گڵۆبەڕۆژانی دەرەوە دێت بۆی وا دەکات کەوا ئەو گڵۆبەڕۆژەیە ئێمە هیچ سوودێکی قازانجێکی وای نییە کەوا ئێمە بەرهەمی دێنی اما مرجو كلمتي بس كلمتي عفوا ورا داين دارش بزنو والله كافي ابو ساري مع طريقكم عمل لە 22ەوە دەست بە چاندنی گوڵەبەڕۆژەکەین و دوای شینبوونی گوڵەبەڕۆژەکە تەنێک ئەکرێت و دوای تەنێکبوونی شیمیایی ئەکرێت و لە 5/2 ئەوانە دەست بە ئاودانی ئەکرێت تا 27 ئەم گوڵەبەڕۆژەیە ئاو دەدرێت دوای 27 دەست بە هەڵبڕین ئەکرێت و بە هەڵبڕینەکەشی بە هەرەوەزە بڵێ هەموو خەڵکی دێیەکە کۆ ئەبێتەوە بەدەستەوە ئەچین هەڵی ئەبڕین و دوای ئەوە ئێهێنینەوە بۆ سەر خەرمانێک کە خۆمان ئەو خەرمانە دروست دەکەین و دوای ئەوە بە پەرشی ئەەکەین و شەوێک ئەهێڵینەوە و دواتر بە خەڵکەکە ئەڵین بۆ داوتانی گوڵەبەڕۆژەکە ئەمەش ئەم داوتانە بڵین بە هەرەوەزە ئەوە جیرانەکان هەموو ئەوە پێگەڵین و ئەم شۆی ئەوە ئەم شەوێشکە یەکی ترە ئەوەش بەبێ جیاوازی نێرومێ بڵێ هەمووی تێدا و کچانی تێدا و ژن و پیا و کوڕ و بە جەماعی ئێمە دێن کۆ دەبینەوە دەست بە داوتانی گوڵەبەڕۆژەکە ئەکەین Nerede?